بۆیە بە کورتی هەندێک لە سیفەتەکانی فرعون باز دەکەین کە قورئان باسی کردوون بۆ ئەوەی کە ئێمەش دەرس و پەندیان لێ وەربگرین. یەکەم لە سیفەتە هەرە دیار و خراپەکانی فرعون بریتی بووە لە خۆ بە گەورەزانین، بریتی بووە لە تەکەببور و لوتبەرزی، وەکو قورئان باسی دەکات و دەفەرمێت إن فرعون علا في الأرض وجعل أهلها شيعا. فرعون خۆی بە گەورە گرت و لوتبەرزی کرد لەسەر زەویدا. فرعون خۆی بەسەر خەڵکدا گەورە کرد و کردە گەورە بەبێ ئەوەی کە هیچ حەقێکی هەبێت، و هەروەها خەڵکی کردە دەستە دەستە بۆ ئەوەی کە بەسەریاندا زاڵ بێت. يستضعف طائفة منهم أنجا كومليكي لوانا دشوساندنوا بويكا يذبح أبناءهم ويستحيي نساءهم. كركاني سر دبرين كبنو إسرائيل يكان بون وهروها كشكاني شي دهشت نوا بو خزمت كارو كاركري. أنجا خواهي قورد فرم إنه كان من المفسدين. براستي أو فرعون لخراب كاران لكساني مفسد وخراب كارو تيقدربو. ياخد دفرميت فرعون دي قد فقال أنا ربكم الأعلى. أمن پروردگاري هر قورتانم داواي خوايتي و پرستني شي دكر. أويكيك لا صفة هر دياركاني فرعون، لا صفة هر خرابكاني فرعون كبريتي بو ولا لوتبرزي وتكبر. هر او تكبر خو بگورزاني نشي واي لكد كإيمان نيني بموسى صلاة والسلام خواهي پروردگاري لسر بيت. دوهم لصفتكاني فرعون كقرآن باسي كردوا بريتيا لترسو توقاندني قلكي، وهروها لسجن كردنو كشتني نياركاني هر كسيك كدجاياتي فرعوني كردوا. قرآن ده فرميت قال سنقتل أبناءهم ونستحيي نساءهم. فرعون قتل مودوا بنو إسرائيل يكان كركان ياند كورجين وهروها كشكانيش ياند هيالين وبوكار كري وإن فوقهم قاهرون. براستي إيما دا الصلاة دارين بسر أوان داو تواناي أو كارمان هيا كمن دالكانيان سر ببرين وبيان كورجين بو أوي كزياد نكنو دا صلاة يان لآستي إيما دا بيدان بيت. ياخد دفرميت قال لئن اتخذت إلها غيري لأجعلنك من المسجونين. بموسى دقود أجر بيتو بيت قال من پرستراوي كي ديكا بريار بدي، پرستراوي كي ديكا هل ببجيري، پرستراوي كي ديكا تهبيت أو براستي وقل أو كسانة ددم ودد خمريزي أو كسانة كزجن كراونو لنا وسجن دان واتاها رجي سجنو كشتني لنا ركاني دكد أواني كبروان بينبو. سهم لا صفتكان فرعون هميشه دجاياتي أو كساني دكرت كإيماني عندهنا دجاياتي إيمان أهل إيمان، دجاياتي توحيد يكتا پرستي بوچی همو بباورك بتپرستی و شرك و كفر تبني دكات لبر اوي ظلم استم لقلبت پرستی و كفر و شرك داكو دبيتوا هر وكو توحيد يكتا پرستيج عدالت و داد پروري لقل داكو دبيتوا وهر وها همو خير و بيري ولاتي بو خوي قورخ كردبو. قرآن ده فرميت اواني كإيمانيان هنا لساحر كانوا إيمان داركان كإيمانيان بموسى هنا صلاة وسلام خواهي قوري لسر بيت. فرعون قتي فلأقطعن أيديكم وأرجلكم من خلاف. دستو لاقتان دبرم بپیت شوانوا دستيك راز لاقيك تشاب ياخد بپیت شوانوا دستو لاقتان دبرم ولأصلبنكم في جذوع النخل. وهروها بلقي دار خرما وهلطان دواسم انجا ولتعلمن أينا أشد عذابا وأبقى. انجا تيدقن كاممان سزاي بيسترو وهروها تنترى. واتهمش أو كسانيك إيماني عندهين الدجاياتي دكردن بويكا هرشي كشتنو سجني لدكردن دجاياتي دين وأهل دين في شيء هم إنسانك ظالم واستمكارا. وهروها ديقوت ونادى فرعون في قومه بانجي قالكي دكرد بچي بويك همو خير وبيري ولاتي لدست خوي داكو كرد بوا.
بانگی گەلەکەی کرد و دەیگوت قال يا قوم أليس لي ملك مصر وهذه الأنهار تجري من تحتي أفلا تبصرون دەیگوت ئایا نابینن کە هەموو سەروەت و سامانی میسر لە دەستی مندایە و ڕووبار بەژێر کۆشکەکانمدا دەڕوا و من پیاوێکی دەوڵەمەندم سەروەت و سامانم هەیە ئایا من باشترم یان ئەو موسایەکە هیچی نییە واتە بەوە خۆی هەڵدەداوەکە خێر و بێری وڵات و سامانی وڵاتی بە ناشەرعی وەسەر یەک نابوو لە دەستی خۆیدا کۆی کردبەوە بەوە عەقڵی خەڵکی دەدواند و دەیگوت ئەمن باشترم بەهۆی ئەوەی کە ماڵ و سامان و دەسەڵاتم زیاترە. چوارەم لە سیفەتەکە خراپەکانی فیرعەون بریتی بووە لەوەی کە تەماعدانە بەر خەڵک و کڕینی ئیرادەی خەڵک بووە و هەروەها پڕوپاگەندە و چەواشەکاری بڵاوکردنەوە لە دژی موسا و شوێن کەوتوانی موسا سەلات و سەلامی خوای پەروەردگاریان لەسەر بێت. بۆیە قورئان بۆمان باز دەکات کاتێک کە ویستیان ساحیرەکان کۆ بکاتەوە لەگەڵ موسادا بۆ ئەوەی کە سحر بکەن بزانن کامەیان دەیبەنەوە. بۆیە ساحیرەکان دێنە لای فیرعەون و دەڵێن ئەگەر ئێمە سەرکەوتین بەسەر موسادا کرێمان پێدەدەی و پاداشمان دەدەیەوە. قورئان بۆمان باز دەکات و دەفەرمێت وجاء السحرة فرعون قالوا إن لنا لأجرا إن كنا نحن الغالبين گوتیان ئایا ئەگەر ئێمە سەرکەوتین ئەگەر ئێمە بردمانەوە لە موسا سحرەکەمان باش بوو سەرکەوتوو بوو ئایا کرێ و پاداشمان دەدەیەوە و هیچ ماڵ و سامانێکمان پێدەدەی ئیمتیازێکمان پێدەدەی لە بەرامبەریدا. فرعون گوتی قال نعم وإنكم لمن المقربين بەڵێ گوتی لە خۆمتان نزیک دەخەمەوە و هەروەها سەرۆت و سامانتان پێدەدەم ئەگەر بێت و لە بەرامبەر موسادا سەرکەوتو بن بەهۆی سحرەکەتان واتە بەهۆی ماڵ و سامانی گشتی خەڵک ئیرادەی خەڵکی دەکڕی و هەروەها پڕوپاگەندەی لە دژی موسا و شوێن کەوتوانی موسا بڵاو دەکردەوە سەلات و سەلامی خوای گەورەی لەسەر بێت. بۆیە فیرعەون دەیگوت فقال له فرعون إني لأظنك يا موسى مسحورا دەیگوت بەڕاستی ئەمن گومانم وایە ئەی موسا ئەتۆ کەسێکی سحر لێکراوی سحرت لێکراوە تێک چووی بۆ ئەوەی کە میلەتەکە و خەڵکی خۆی بگەوجێنیت و هەروەها فێڵیان لێ بکات دوای نیشاندات کە موسا ئەوەتانەیە سحری لێکراوە و عەقڵی تێک چووە. ئەوە پیشەی هەموو ئینسانێکی زاڵم و ستەمکارەکە پڕوپاگەندەی نادروست سەبارەت بە نایارەکانی بڵاو دەکاتەوە و هەروەها هەڕەشەیان لێ دەکا و تەماعیان دەداتە بەرێ. بۆیە فیرعەون دەیگوت قالوا أجئتنا لتلفتنا عما وجدنا عليه آباءنا ئەی موسا ئەتۆ هاتووی بۆ ئەوەی کە ئێمە باو باپیرانمان لەسەری بووە کە بریتی بووە لە بتپەرستی و شیرک و کوفر بۆ ئەوە هاتووی کەلامان دەیلەوە واتە لەوەی کە باو باپیرانمان پەرستویانە ئەتۆ وازمان پێلەوە بێنی بۆ ئەوە هاتووی ئەی موسا وتكون لكم الكبرياء في الأرض و هەروەها بۆ ئەوە هاتووی کە دەستەڵات و دەستبێنی خۆت بە گەورە بگری لەسەر زەوی بۆ ئەوەی کە تۆش ئەو دەستەڵاتەی کە ئێمە هەمانە لێمان بستێنی. هاتەماشاکەن بەڕێزان مێژوو بۆ خۆی دووبارە دەکاتەوە. هەمیشە کەسانی زاڵم و ستەمکار ئەوە دەدەنە پاڵ نایارەکانیان دەڵێن کاکە ئەوانەش هەر مەبەستیان گەورەیی و مەبەستیان دەستەڵاتە. ئەوە فیرعەون لە وەختی خۆیدا گوتوویەتی وتكون لكم الكبرياء في الأرض وما نحن لكما بمؤمنين. بە موسا و هاڕوونی گوتووە ئێوە بۆ ئەوە هاتوون کە دەستەڵات پەیداکەن لەسەر زەوی بە تەعبیری ئێوەش بۆ ئەوە هاتوون کە بێنە سەر کورسی دەستەڵات. بەڵێ پێغەمبەر موسا و هەموو پێغەمبەرێک گوتویانە نابێ ئینسانێکی زاڵم و ستەمکار و بێدین بە کەیفی خۆی لە خەڵک کاتە پەرسترا و حەڵاڵ و حەرام بۆ خەڵک دانێ. پێغەمبەران گوتویانە پێویستە شەریعەتی خوای پەروەردگار سەروەر و بەرنامەی خەڵک بێت چونکە هەر ئەوە لە بەرژەوەندی دنیا و قیامەتی ئینساندایە. ئەوە پیشە و سیفەتی هەموو ئینسانێکی زاڵم و ستەمکارە برام. ئەوە فیرعەون لە وەختی خۆیدا گوتوویەتی بەڵام لە هەر سەردەمێکدا زاڵم و ستەمکاران ئەوە دووبارە دەکەنەوە. ئەنجا پێنجەمین لە سیفەتی خراپی فیرعەون ئەوە بووە کە هەمیشە بە خۆی نازیوە و خۆی بە گەورە گرتووە و خەڵکی گەوژاندووە. بۆیە تەماشا دەکەی بە ماڵ و سامانەکەی بە دەستەڵاتەکەی لە بەردەمی خەڵکەکەیدا خۆی هەڵدەکێشێت
ضل ونادى فرعون في قومه قال يا قوم أليس لي ملك مصر وهذه الأنهار تجري من تحتي أفلا تبصرون. آیا نابینن کە سەرۆت و سامان هەمووی ئیمنە؟ ئایا نابینن کە دەسەڵات لە دەستی مندایە کۆشکەکانم ڕووبار بە پەنایاندا دەڕوا و بە ژێریاندا دەڕوات؟ ئایا نابینن ئەو موسایە کامەمان باشترین لە کاتێکدا ئەو موسایە ئەم ئەنە خەیڕ من هذا الذي هو مهین ولا يكاد يبين. ئەو موسایە ناتوانێت قسە بەڕەوانی بکات، ئەو موسایە ئینسانێکی بێ ماڵ و سامانە، ئەو موسایە بەتەنیایە من دەسەڵات و ماڵ و سامان و فلان و فیسارم هەیە کە هەمووی خەڵکیش بووە بە ناشەرعی و سەریەکی ناوە. بۆیە دەڵێت فلولا ألقي عليه أسورة من ذهب أو جاء معه الملائكة مقترنين. ئایا کامەمان باشترین ئەو کەسەی کە بازنی دەسەڵات و حکمی لە دەستدانیە، ئەوە بۆچی مەلایکەتێک نایە شوێنی بکەوێ بڵێ ئاو پیاوە ڕاستە؟ بۆیە دەفەرمێ خوای پەروەردگار لە دوای ئەوەی کە عەقڵی خەڵکەکەی بەو شێوازەیە دەدوێنێت فیرعەون فاستخف قومه فأطاعوه. زۆر جێگای لێوەردبوونەوە و دەرس و پەن دەبرام ئەو ئاەتە. دەفەرمێ فیرعەون ئابەوە خەڵک و جەماوەرەکەی خۆی هەڵخەڵەتاند بە بێعەقڵ و کەم نرخی سەیرکردن، بە عەقڵ سووکی سەیرکردن، بۆیە بەو شێوازەیە دواندن چونکە هەرچی گوتی خەڵکەکەی قبوڵیان دەکرد. بۆیە دەفەرمێ فاستخف قومه فأطاعوه. ئەو فیرعەونەیە بەو قسانە هەڵی خەڵەتاندن، بە کەم عەقڵ سەیری کردن، ئەوانیش یەکسەر شوێنی فیرعەون کەوتن و بە قسەیان کرد و گوێڕەیاڵیان کرد. جا قورآن دەفەرمێ إنهم كانوا قوما فاسقين. بەڕاستی ئەو گەلەی کە شوێنی فیرعەون کرد کەوتن و بە قسەی فیرعەونیان کرد کەسانێکی فاسق و لە ڕێدەرچوو و تاوانبار بوون، بۆیە کەوتنە شوێنی فیرعەون و هەروەها بەگوێ فیرعەونیان کرد. کەواتە بەڕێزان لە دەرەنجامی کۆتایی ئەو بابەتە کە چەند سیفەتێکی زۆر کەم بوو کە قورآن باسی کردووە لە باسی سیفەتەکانی ئەو فیرعەونەیەدا کە لەدەی محەڕەمدا فیرعەون و دار و دەستەکەی لە ناو دەچن و خوای گەورە غەرقیان دەکات لە ئاودا و لە ناویان دەبات. بزانین دەرس و پەندەکان چیمان پێ دەڵێن و ئاراستەی ئەو بابەتەی بۆ ئێمە چییە؟ بزانین ئێمە چ سوودێک دەبینین لەو بابەتەیە؟ ئەنجا کاتێک کە تەماشای قورآن دەکەین بۆچی قورآن ئەوەندە زەمی فیرعەون دەکات و باسی فیرعەون دەکات؟ بۆچی قورآن ئەوەندە باسی سیفەتەکانی فیرعەون دەکات؟ چونکە ڕەمزی خۆ بە گەورەزانین بووە، ڕەمزی چەوساندنەوە بووە و هەروەها ڕەمزی زوڵم و ستەم بووە. بۆیە قورآن زۆر باسی فیرعەون و دار و دەستەی فیرعەون دەکات. ئەنجا یەکەم لە دەرەنجامی کۆتایی ئەو بابەتە و دەرس و پەندەکانی ئەو بابەتە بۆ ئێمە ئەوەیە کە دەبینین قورآن ستەمکار و دار و دەستەکەی هەمویان بەیەکەوە بە تاوانبار دادەنێت. ئەوە نییە بەس فیرعەون بە تەنیا تاوانبار بێت، بەڵکو کە سەرنجی قورآن دەدەین ستەمکاران و هەروەها دار و دەستە و سەربازەکانیان هەمویان بەیەکەوە دەداتە قەڵەم، هەمویان بەیەکەوە تاوانبارن. تەماشاکەن بەڕێزان قورآن دەفەرمێت إن فرعون وهامان. بەڕاستی فیرعەون و هەروەها هامان کە وەزیری دەستەڕاستی فیرعەون بووە. ئەنجا دەفەرمێ وجنودهما، سەربازەکانی ئەو فیرعەونەش ئەوانەی کە دەسەڵاتی فیرعەونیان ڕاگرت بوو، قورآن دەفەرمێ كانوا خاطئين، هەمویان بەیەکەوە تاوانبارن، سەربازەکانی و هەروەها فیرعەون و هەروەها وەزیرەکانی کە هەمیشە لە خزمەتی دابوون هەمویان بەیەکەوە تاوانبارن. بۆیە قورآن کاتێک کە باسی لە ناوبردنی ئەو کەسانەمان بۆ دەکا کە زاڵم و ستەمکارن، باسی ئەو گەلانەمان بۆ دەکا کە دەسەڵاتیان هەبووە، لە ناویاندا باسی ئەوە دەکا دەفەرمێ وەفیرعەون ذی الأوتاد، ئەو فیرعەونەی کە خاوەنی سەرباز و دەسەڵات بوو، دەسەڵاتی داکوتا بوو لە زەویدا. بۆیە عەوفی لە ئیبن عەباسەوە بۆمان دەگێڕێتەوە کە دەفەرمێ ئەوتاد یعنی چی؟ يعني الجنود الذين يشدون له أمره. ئەوتاد یعنی ئەو سەربازانەی کە دەسەڵاتی فیرعەونیان قایم کردبوو کە لە خزمەتی فیرعەوندا بوون، خوای پەروەردگار بەیەکەوە باسییان دەکات وەفیرعەون ذی الأوتاد، ئەو فیرعەونەی کە خاوەنی سەربازی زۆر بوو،
ئەو فیرعەونەی کە دەسەڵاتەکەی بەهۆی ئەو خەڵکەوە زوڵم و ستەمی دەکرد و دەسەڵاتەکەی لە زەویدا قایم کردبوو و هەروەها دای کوتابوو. بۆیە دیسان لە ئاەتێکی دیکەدا دەفەرمێ وەستەکبەرە هو وجنوده في الأرض بغير الحق. فرعون لە زەویدا خۆی بە گەورە گرت و هەروەها سەربازەکانی فرعون و سەربازەکانی بەیەکەوە دێنێت. تەماشاکەن بەڕێزان، ئەوە دەرس و پندێکی زۆر گەورەیە بۆ ئێمە کە هەمیشە ستەمکاران و دار و دەستەکەی بەیەکەوە تاوانبارن و قورئان بەیەکەوە باسییان دەکات. إن فرعون وهامان وجنودهما كانوا خاطئين. فرعون و هامان و دار و دەستەکەی هەمویان بەیەکەوە تاوانبارن. برام موسا پێغەمبەر سوپاسی خوای پەروەردگار دەکا بەوەی کە نەبۆتە پاڵپشتی هیچ ئینسانێکی تاوانبار. تەماشاکەن قورئان بۆمان باز دەکات، دەفەرمێت قال ربي بما أنعمت علي. موسا پێغەمبەر دەڵێ ئەی پەروەردگاری من بەوەی کە ناز و نیعمەتت لەگەڵدا کردوم، چاکت لەگەڵدا کردوم، بەوەی کە کردومت بە پێغەمبەر، بەوەی کە ڕزگارت کردین لە دەستی فرعون و دار و دەستەکەی، بەهۆی ئەوەوە فەلەن ئەکوونە ظەهیرا للمجرمین. بەهۆی ئەوەوە سوپاسی خوای پەروەردگار دەکا کە لەمە و دوا نابێتە پاڵپشتی هیچ ئینسانێکی تاوانبار و گوناهبار، نابێتە یارمەتیدەری هیچ ئینسانێکی گوناهبار و تاوانبار و زاڵم و ستەمکار، نابێتە هۆی گوناه و تاوان، نابێتە پردی هیچ تاوانێک کە بەهۆی ئەوەوە پاڵپشتی بکات لە هیچ تاوان و گوناهێک. برام ئەوە سوپاسی خوای پەروەردگاری دەوێت. دەرس و پندێکی زۆر گرنگە بۆ ئێمەی مسلمان. دووهەم لە ئاراستەی ئەو بابەتە بۆ ئێمە و لە دەرس و پندەکانی ئەو بابەتە بۆ ئێمە ئەوەیە کە ستەمکاری سەرنجامەکەی لە دنیادا پەشیمانی و بەهیلاک چوونە و هەروەها لە ڕۆژی قیامەتیشدا بریتیە لە سەرشۆڕی و سەرمەژاری و هەروەها بریتیە لە سزای ئیلاهی خوای پەروەردگار پەناماندات. بۆیە قورئان بۆمان باز دەکات و دەفەرمێت فأخذناه وجنوده. ئێمە فرعونمان گرت و هەروەها دار و دەستەکەی فرعونیشمان گرت. بەڕێزان ئەوە جێگەی هەڵوێستە و دەرس و پندە بۆ ئێمە. نافەرمێت تەنها فرعونمان سزادا و لە کۆڵ خەڵکمان کردەوە، دەفەرمێ فأخذناه وجنوده. خۆی و سەربازەکانی هەمومان لەناو برد و هەمومان گرتن، هەمومان لە بەحردا غەرق کردن. ئەنجا فەنەبەذناهم فی اليەم. لەناو بەحردا بە فڕێدراوی جێمان هێشتن هەمویان خنکان. ئەنجا دەفەرمێ فانظر كيف كان عاقبة الظالمين. بەڕێزان قورئان عەقڵمان دەدوێنێت، هۆش و بیرمان دەدوێنێت بۆ ئەوەی کە ئینسان وشیار بێت. دەفەرمێت تەماشاکەن بزانن سەرنجامی ستەمکاران چی لێ هات و چی بەسەر هات و بەچی گەیشت. بزانن لە دنیادا ستەمکاران عاقبەتیان چییە و لە قیامەتیشدا بزانین قورئان بۆمان باز دەکات سەرنجامەکەیان بەچی دەگات. بەرەم قورئان چەند گرنگە، بۆمان باز دەکات وەکو لە ئەو ڕۆدا بۆمان باز کات. دەفەرمێت تەماشاکەن سەرنج بدەن بزانن سەرنجامی زاڵم و ستەمکار چی بەسەر دێتوە لە دنیادا سەرنجامەکەی چییە. و هەروەها دەفەرمێ ئەلا لعنة الله على الظالمين. ئاگادار بن کە لعنەتی خوای پەروەردگار لەسەر ئینسانی زاڵم و ستەمکارە، واتە خوای گەورە لە ڕەحمەتی خۆی ئەو کەسەیە دوور دەخاتەوە خوا پەناماندات. بۆیە قورئان دەفەرمێ فاعتبروا يا أولي الأبصار. دەرس و پند وەربگرن ئەی ئەو کەسانەی کە خۆتان بە خاوەن عەقڵ و تێگەیشت و دەزانن، وشیار بن، دەرس و پند لە مێژوو وەربگرن، چونکە یاساکانی خوای پەروەردگار بۆ هەموو کەسێک وەکو یەک وانە و دووبارە دەبنەوە. برام بۆیە دەفەرمێت وەلەقەد ئەرسەلنا موسى بآياتنا وسلطان مبين. ئێمە موسامان نارد بە بەڵگە و ئاياتی و هەروەها بە موعجیزەی ڕوون و ئاشکراوە بۆ لای فرعون. إلى فرعون وملئه. بۆ لای فرعون و دار و دەستەکەی ناردمان. فاتبعوا أمر فرعون وما أمر فرعون برشيد. دەفەرمێ بەڵام گەلەکەی و هەروەها فرعون گەلەکەی فرعون شوێنی بڕیاری فرعون کەوت، شوێنی قسەی فرعون کەوت، شوێنی موسا نەکەوت و بە قسەی موسایان نەکرد. و هەروەها بڕیاری فرعون و قسەکانیشی سەرڕاستانە نەبوون و بە ئامانجگەیەنەر نەبوون. ئەنجا دەفەرمێ یەقدم قەومەه یەومە القیامە. ئەنجا لە ڕۆژی قیامەتیشدا
ئەوە لە دنیادا خوای گەورە دەفەرمێ هەمومان غەرقکردن لە ناومان بردن لە بەحردا بە فڕێدراوی جێمان هێشتن هەمویان لە ناو چوون ئەنجا سەرنجامی لە قیامەت چییە؟ بریتیە لەوەی قورئان دەفەرمێ یەقدوم قەومەه یەومە القیامە لە ڕۆژی قیامەتیشدا ئەو فیرعەونە پێشی گەلەکەی خۆی دەکەوێت پێشی شوێن کەوتوەکانی خۆی دەکەوێت بەڵام بۆ کوێ فەئەوڕەدەهوم النار خوا پەنەمەندە بۆ ناو ئاگری دۆزەخ لە دنیادا شوێنی کەوی دڵنیا بە لە قیامەتیشدا هیچ چارێکت نییە پێشت دەکەوی دەبێت لە قیامەتیشدا شوێنی بکەوی فەئەوڕەدەهوم النار قورئان دەفەرمێت لە ڕۆژی قیامەتێداوە پێشیان دەکەوێ بەڵام بۆ کوێیان دەبات بۆ ئاگری دۆزەخ خوا پەنەمەندات جا خوای گەورە دەفەرمێ وەبئس الورد المەورود بەڕاستی ئەوە خراپترین پێشکەوتنە بەڕاستی ئەوە خراپترین ئەو شوێنەیە کە خەڵکی بۆلا دەبرێت کە بریتیە لە ئاگری دۆزەخ ئەوە سەرنجامی لە قیامەتێدا سەرنجامی ئەو کەسانەیە کە شوێن ئینسانی زاڵم و ستەمکار و بێدین دەکەون برام ئەنجا دەفەرمێ وأتبعوا في هذه الدنيا لعنة لەو ژیانی دنیایەدا لعنەتی خوای پەروەردگاریان شوێن خرا ويوم القيامة لولا قيامتيش دا لعنتي خواي جوريان لذكريت بئس الرفد المرفود براستي أو خرابترين بخشينك بإنسان ببخشريت جات مشاكن بريزان قرآن زور جاي درسو بندا بيركرنا ولا آيات كاني خواي پروردگار جاي خويتي إنسان وشيار بيت بيركات ولا آيات كاني خواي جورا أو قرآن بو إيميا أو درسو بندانا بو إيمن ئەوە سەرنجامی کەسانی زاڵم و ستەمکارە و ئەوەش سەرنجامیانە لە دنیا و لە قیامەتدا ئەبە و شێوازەیە لە دنیادا شەرمەزاری و لە ناوچوون و بەهیلاک چوون لە قیامەتیشدا بەرام ئینسان لەعنەتی خوای گەورەی لەسەر دەبێت و بەرەو ئاگەری دۆزەخ دەڕوا خوای پەروەردگار پەناماندات